دوای 3 مانگ لە چاوەڕوانی وەرزی قەدەغی ڕاوەماسی ڕاوچەکان گەڕانەوە نێو دەریاچەی دەربەندیخان و دەستیان بەڕاوی ماسی کرد. بەڵام وەک ڕاوچەکان دەڵێن بەروبوومی ماسی لە ئەم ساڵدا بەپێی چاوەڕوانیەکانی ئەوان نەبووە و لە چاو ساڵانی تردا ڕێژەی ماسی لە دەریاچەکە کەمی کردووە. خۆی 3 مانگیش زۆرە بە مەمنوعی ماسی، ئەو 3 مانگە ماسی ئەفەوتێنێ خەڵک ڕاو زۆرەکە لە مەمنوعیە. ئێوە تا چەند بژێوی ژیانتان لەسەر؟ وەڵای ئەمە بژێژیانمان لەسەر ئەم ڕاوەماسیە 3 مانگ لە ماڵادا ئەنشین وە بێ مەعاش وە بێ ئیشوکار. ئێستا بەراورد بە ساڵانی ڕابردوو ماسی وەڵا ماسی ئەمەنە کەمە لە سا بێژم 40 فەرقی کەوتە لە سا 30 فەرقی کەوتە. ماسی سولڤەر بووە نییە؟ ها سولڤەر نییە، سام تۆڵی سولڤەرم خر ماسی یەکنکی نەکرد. ساڵان ئەیگر 6 7 یەکرد 10 یەکرد نیوا بوو 50 دانەیەکرد نیوا بوو 20 دانەیەکرد 5 یەکرد نەما ئەویش نەما. دوای 3 مانگ لە قەدەغیکردنی ڕاوماسی کراوە و بەڵام ئەم ساڵ زۆر ماسی کەم بوو لە چاو ساڵانی ترا. ساڵانی تر ماسی زۆر بوو، ئەم ساڵ بۆنێەوەی ڕاوچەکە زۆرە و تۆڕەکە زۆرە، ماسی زۆر کەم بوو. تا چەند ئەمە بژێوی ژیانیەوە دابینەکە؟ وەڵی تا ڕادێ ئەینا و سەرچاوەیەکی بژێوی زۆر باش نییە. ماسی دەریاچەی دەربەندیخان بازاڕی ماسی گەرم و گوڕ کردووە و خواستێکی زۆری لەسەرە و بەشێکی زۆری ڕەوانەی بازاڕی شارەکانی تر دەکرێت، ئەویش بەهۆی بوونی تام و چێژێکی تایبەتی. ماسی دەربەندیخان تام و چێژێکی نایابی هەیە، بۆیە خواستێکی لەسەر ئەم 1-2 ڕۆژانمان نەکراوەتەوە ئەتوانێت ماسی دەربەندیخان و ئام دابین بکە و تام و چێژێکی تایبەتی هەیە. کۆمەڵی ماسی جوان بە چەندین قەبارەی جیاوازەوە ڕاوکراوە، ئەمە کوڵەیە، ئەمە بزەیە، ئەمە گەرایە. ماسی دەربەندیخان ماسیەکی تایبەتە، خەڵک لە شوێنانەوە هێن داوای ئەم ماسیانەیەکەن و ئەگەر سەریشی بکەی بەوەی ئەم قەیرانوینەوە سعادەکانیمان داشکاندووە. جاران ئەگەر بەراوردی بکەی بە جاران ماسیانە کیلۆی 8000 بووە 9000 بووە 7.5، بەڵام ئیمڕۆ کیلۆی ئەماندا بەزاندە بە 6.5 و بە 6000 بە 5000 ئەنواعی تایە. ماسی بە سامانێکی گرنگی سروشتیدا دەندرێت و سەرچاوەیەکی گرنگە بۆ ئابووری وڵات و بژێوی ژیانی ئەو کەسانەی لەسەرا کە پشتیان بەڕاوکردنی ماسی بەستووە. هەر بۆیە داوا دەکەن حکوومەت گرنگی زیاتر بەم سامانە گرنگە بدات، ئەویش بەدابینکردنی پەنجە ماسی و کۆنتڕۆڵکردنی لە وەرزی قەدەغەی ڕاوەماسیدا بۆ ئەوەی بەرهەمێکی زیاتریان دەست بکەوێت. سەلام ڕەوگەلی کوردستان، دەربەندیخان.